هاتنەوەی ڕەمەزانەوە با بڵێن پێیان هەیە بۆ پیاوان کە پیاوەکان کە بە ڕۆژوە بین ژنەکانتان هیچ خەتای ئەوان نییە کە تۆڕ ئەبین و بەتایبەت کاتی کە هینە کە مۆری بەبی ئەو شتانە بە هەمان شێوە بۆ ئافرەتەکان کە ئێوە بە ڕۆژین منداڵەکانتان هیچ خەتایان نییە بۆ ئەوەی کە هینیانکەین تووڕابین لەسەریان و هاوارەکەینەوە شتانە. پیرۆزبایی مانگی ڕەمەزان دەکەم مانگێکی زۆر زۆر عەزیزە لە لای ئێمە بە تایبەت خەڵکی موسڵمان و پێم وایە دەبی ئەمە بتوانین تا و حەدەی کە لە توانماندایە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەین و داوا دەکەم لە دوکاندارەکان کە شت بەبوونەی مانگی ڕەمەزان زۆر وڵات هەیە مانگی ڕەمەزانی هەرزانتر دەکەن و حتا ئیشەکەش یعنی زۆر ساعەتی ئیشەکان کەمتر دەکەن. مانگ ڕەمەزانتان پیرۆز بێ. من و هاوسەرەکەم لە ئێرانەوە هاتین بۆ ئەربیل بۆ سەفەر زۆر پێمان خۆش گوزەشتە بازار کەمێ نسبەت بە ئێران گرانترە قیمەتەکان کەمێ هەستەرترە وەلی ئێمە لێرە زۆر ڕاحەتین زۆر خۆشمان پێ ئەگزەرێ.